زۆر جار بەهۆی ئەوەی کە ئێمە حەزمان لە ئاژەڵی ماڵیە بۆ نمونە وەکو سەگ و پشیلە و یاخود کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی تر کە بۆ نمونە ئەمانی کە لە قەفەس ئەنرێن لە ماڵەوە لەلایەن خەڵکەوە بۆ نمونە ڕاگیر ئەکرێت کۆمەڵێک کێشە دروست ئەکەن کاتێک ئێمە ئەم ئاژەڵانە تێکەڵ بە سروشت بکەین بۆ نمونە کۆمەڵێک ئاژەڵمان هەیە وەکو سەگ و پشیلە و ئەمانە کاتێک کە ئەمانە بەڕەڵا ئەکرێن لە سروشت هەنێ جار بۆ نمونە بەهۆی نزیکی جۆرەکان لە یەکەوە بۆ نمونە دوو جۆری جیاواز بۆ نمونە سەگ و گورگ کە ئەمە بێتە هۆی بۆ نمونە زاوزێ لە نێوانیانە کە بێتە هۆی دروستکردنی جۆرێک کە جۆرێکی دووڕەگە هەنێ جار ئەو سیفەتانەی تایەتی ینی هەڵگری سیفەتی هەردوو جۆرەکەی بۆ نە لە سەگ و لە گورگیان هەنێ سیفەتی تری هەیە بۆ نمونە دڕترە یاخود کۆمەڵێک سیفەتی تر کە ئەمە خاڵێکی خراپە ینی بڵین لە جۆرە سروشتەکەی خۆی لا ئايات لەبەرەوە یەکێک لەو زیانانەی تێکەڵکردنی ئاژەڵی ماڵی بە سروشت لەگەڵ ئەوانەی کە لە سروشتان یەکێک لە خاڵەکان ئەوەیە خاڵێکی تر ئەوەیە بۆ نمونە ئەبێتە هۆی گۆڕانی جیناتیان بۆ نمونە باڵندەیەکت هەیە لەگەڵ ئەو جۆری باڵندانەی کە لە ناو سروشتا هەیە نزیکە بەڵام ئەم باڵندەی هاوردەی شوێنێکی ترە کاتێک کە تۆ بەڕەڵای ئەەکەی لە سروشت ئەبێتە هۆی بۆ نمونە جیناتیان بگۆڕێت یاخود بۆ نمونە لە کاتی زاوزێکردنە ئەم جیناتە بەرەبەرە جیناتە ڕەسەنە کوردیەکە بەرەو کەمبوونەوە بچێتی تر بۆ باڵندە بێ بۆ ئاژەڵ بێ یا بۆ هەر زیندەوەرێکی تر بێت و کێشەیەکی تریشمان هەیە بۆ نمونە هەنێ باڵندەمان هەیە تایبەت نین بە کوردستان بۆ نمونە وەکو باڵندەی مینا بەڵام ئەگەر سیرکەین لەم چەند ساڵی دوای ڕژیان بە شێوازێکی بەرچاو زیادی کردو چووکە ئەمانە بربەرەکانی دروست ئەکەن لەگەڵ ئەو زیندەوەرانە ئەو باڵندانەی تر کە لە ناو سروشتا هەن بۆ ناچن هەڵەسن بە تێکدانی لانەی ئەو باڵندانی کە لە ناو سروشتا هەن و خۆیان ڕێژەکان زیاکەوە بنەهۆی کاریگەری خراپ لەسەر ڕێژەی ئەوانەی تر بۆی ئێمە توانین وەکو هەنگاوێک ئەم ئاژەڵانە بەڕەڵایان نەکەین لە ناو سروشت یاخود ئەگەر بۆ نەسەگێک یا پشیلەیەکی ماڵیمان هەیە نەهێڵی تێکەڵ ببێت بە سەگی بەڕەڵاو ئەو ئاژەڵانەی لە ناو سروشتای و هەر باڵندەیەکیان پەلەوەرێکی تر کە هەمانە لە لای خۆمان بهێڵینەوە و تێکەڵی نەکەین بە سروشت و بە تایبەتی ئەگەر دڵنیابینەوە کە جۆرەکەی تایبەت نییە بە کوردستان و هاوردەی وڵاتانی ترە.